ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی دەنگەوە لە ڕووی کورسیشەوە زیادمان کردووە بەڵام لێت ناشارمەوە ئێمە دموحی ئەوەمان هەبوو وەکو یەکێتی ینی بە هەموو پێوەرەکان بێ 5 کورسی بێ واگەر بەراوردی ئێمە لەگەر دەنگەکانمان بکەین شایستەی ئەوە بوو 5 کورسیە بەڵام لە نەتیجە سەرکەوتنی گەورەم دەنگی کوردیش ئەگەر بەراوردی بکەین ئەمە وەکو لەگەر نەتەوەکان بەتایبەتی لەگە پێکاتی عەرەب ئەسڵەن ئەوان 5 کورسیان هێنا ئێمە 250,000 بێزگە لەوانەی کە بابرین قوارەیان هەبوو نەگەیشتنە قاسمی انتخابی هۆکارەکەی ئەوە بوو ئێمە لە بیدایەکی لە پێش دانانی قوارە و لیستەکان ئەومان تاکی کردەوە هەندێک لیست و لایەن ناگەنە قاسمی انتخابی ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان کە بەڕاستی لە نەتیجە دەنجی کوردێ 64 بەشداریان کردووە بەڵام من پێم وایە خۆ ئەو نەتیجەیەش لە هەموو شوێنەکان ئەگەر بەراوردی بکەین ڕێژەیەکی باشە قانونەکە بخۆی یەکێک لە هۆکارەکان ینی ئەمە یەکێک لە هۆکارەکان ئێمە وەکو یەکێتی ئەگەر قانونەکە نەبایە 5 کورسی بووین ئەوە برادرانی پارتی کورسیەکیان هێناوە ئەوە دەبووینە 6 تموحی ئەوەمان هەبوو بەڵام ئێمە وەکو ئەگەر بەراوردی دەنجی خۆمان بکەین چ وەکو کورد چ وەکو یەکێتی دەنگمان زیادی کردووە بە تاکید بەڵێ چکار ڕێبوار تا ئیشی باشی کردووە جێدەستی دیار بووە کەرکوچیەکان وە کۆفایەک دەنجیان پێداوە ئەمە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەوەیە کەرکک و یەکێتی لێکدانە بڕان هەمیشە چ وەکو حەزب و چ وەکو حکومەت هەنگاوی باش نراوە ڕۆژە لە ڕۆژان لەگە میلەتەکەمانیانی من نازانم ئێستا و برادەرە دەرێت دەنجی کورد ئێمە 30,000 دەنجێکمان وەکو یەکێتی زیادی کردووە ئەگەر بەراوردی پەرلەمانی 4 ساڵ پێش حساب بکەی 3 کورسی بوونە ئێستا بووینێتە 4 ڕاستە تموحی ئێمە وەکو یەکێتی تموحی 5 کورسیمان هەبوو بەڵام لە نەتیجە ینی ئەوەی کە ئەو لایەنانەی کە وەکوتم قانونەکە بە نەوعێک کورسیەکەی ئێمە خستووە بەڵام بەدەودا چوون و ئێمە لە ڕووی یاساییشەوە دژنێشمان داناوە بۆ کۆکردنەوەی سەردەم دەنگەکان بزانین ئەگەر خەلەلێکە بێ بۆی ڕێکاری یاسایی بگرین.